شۆفێرانی کە بەناڕەوا گیراون لە ڕاستیە ئەو شۆفێرانە بۆ بەرژەوەندی گشتی هاتوونەتە سەرجادە کاتێک کە بەنزین هەرزانە بێ بۆ هەمومان هەرزانە بێ بەڵام دوای ئەوەی کە دەست درێژیان نەکرێتە سەر لەلایەن کەسێکەوە خۆی ناوناوە بە یەکێک بڵین هێزێکی ئەمنی کەچی دەسەڵات دەجیاتی ئەوەی لەو کەسە بپێچێتەوە و ئەو کەسە سزابە هاتووە کۆمەڵی خەڵکی بە ناڕەوا گرتۆ بە تایبەتی و شۆفێرە بەڕێزانە وەتیایەتی کەسێکی کەم ئەندامە بەڕاستی بەداخەوە. ئێمە کۆمەڵێک لە چالاکوان و ڕێکخراوی مەدەنی و سنتەر و کەسایەتی و لایەنی سیاسی لە ڕوانگەی هەستکردن بە بەرپرسیارەتی ژیان و گوزەرانی گشتی و بە تایبەت پرسی ئازادی سیاسی و چالاکی مەدەنی و گوزەرانی شۆفێران و ژین و تێژە هەژارەکان کە ڕۆژ لە دوای ڕۆژیانیان بەرەو خراپتر دەچێت جگەل لە گرانبوونی نرخی زۆربەی پێداویستیەکان و کەمکردنەوەی خزمەت گوزارێک گشتیەکان و دوجار بەرزکردنەوەی نرخی بنزین بۆ سەر و 1000 دینار هاوکات بە بەرنامە هەوڵی نادیموکراتیانە هەیە بۆ بەرتەسکردنەوەی ئازادی سیاسی و هەڵسوڕانی ڕێکخراو و چالاکیە مەدەنیەکان و خۆ هاوسەنگکردن بە شێوازی حکومڕانی تاگڕەوی کە لە کوردستاندا پەیڕەو دەکرێت. ئەو پێشێلکاریانش لە نمونەی ڕێگەکردن لە کۆنگرەی ڕۆژنامەوانی بۆ یادی ئەنفال لە ناو پارکی ئازادیدا ڕێگری دروستکردن لە بەرامبەر چالاکی شۆفێرانی تاکسی ئاستەنگ دروستکردن بۆ یادی 8 مارس لە بەردەم نەخۆشخانەی ئێمەرجنسی ڕێگریکردن و شوێن پێگۆڕین بە هەڵمەتی باژۆکۆکردنەوە و بۆ دەرکردنی کرێکارانی ژینگە پارێز و ئاستەنگ دروستکردن بۆ چالاکی یەکی ئایار و ئەو چالاکی مەدەنیانەی دەکرێت دژی لەشکی کێشی سوپای تورکیا و دەستێوەردانی هەرێمایەتی. ئێمە وەکو هەموو ئاگادارین لە هەرێمی کوردستان بە تایبەتی لەم ساڵی 2022 ساڵانی داهاتوودا زۆرینی کوشتن ڕوویداوە زۆرینەی گرتن و سزا نەدراو ڕوویداوە لە هەرێمی کوردستانە لە هەمان کاتە ئێستا ئەوەشی زیاد کردوە بۆتە ئەوەی کە لەم حاڵەتەیە ئەوانەی داوای ئازادی خوازن ئەوانەی بە مەدەنیانە داوای مافڕەوای هەرێمی کوردستان و میلەتەکەن لە هەمان کاتە ئەمانش بە شێوەیەکی گشتی دەگیرێن و سزا دەنێن بۆیە داوا لە هەرێمی کوردستان دەکەین داوا لە هەرێمی کوردستان و حکومەت و لایەنە پەیوەندیدارەکان دەکەین بە شێوەیە لە شێوەکان ئازادی ئەم ئازادی خوازانە و ئەم کەسانەی کە گیراون بە شێوەیەک بەرببرێن چونکە داوای ماف و حەق و حقوقی خۆیان کردووە و داوای مافی سەرەتایی خۆیان کردووە لە هەمان کاتدا ئێمە ئاگادارین کە لەگەڵ ئەوەی کە ئازادی خوازان دەگیرێن تۆمەتبارانیش بە لە هەمان شێوەیان ناگیرێن و ناگرن بە دادگا.